تینە چۆندەر باشی لای کیم جۆن ئۆن شتێکی خۆشەکەوا دەچی بەڵێن ئەو باشە گەیشتنە ناو مەتاری ئەستەمباڵ یاوێکی کۆری بوون کا بڕاستییان زۆر خۆش بوو بڵێن ئەو ئاسمانی کۆریایە تاری کۆریە بابنکی کارت و ئەوە ناسپێشمان بزانین کامێش دەکەت دەرەفتی فیلمەکەی جاکشانە یوتای سان Who are you? You. No, not me. This is Kurdish music, Kurdish. باش گەیشتینە زانکۆیەکەوە یاخدا بڵێن داخیلەکەم الحەمدولillah لە کۆتایی گەیشتین سلااوتان لەبێت دوای مامێکی زۆر درێژ گەڕام وڵاتان نزیکەی 3 ساڵێک دەبێت شتێکی لە بابەتە وەروها زۆر خۆشحاڵم کە هەندێکتان سوودتان بینیوە لە ڤیدیۆکان من کە دەستم یوتیوب کرد تەنها هەر بۆ خۆشی و وەروها تەنها بۆ حەزێک هەندێک ڤیدیۆمدانە وتم بە خەڵکانی تر و هەر تاکەچ کورد هەر کەسێکە بێت سوودی لێت بینێت جا ئینشاءڵڵا لەمەم دووە لەگەڵتان بەرداوام دەبم هەچەندە کەمتر خەمیم هەبووە ئەوە ڤیدیۆ کۆرسی زۆر زیاترم دانابە بۆ زۆرترین کە سوودی لێت بینن بەڵام لەمە دووە لەگەڵتان دەبم بە ڤیدیۆ وەروە ڤڵۆگی جیاواز هەلیان ئێستاکە لە وڵاتی کۆریای باشوورم و هاتوون بۆ خوێندنی ماستەر لە بواری دەتە ساینس ئایا چۆن هاتم بۆ کۆریای باشوور لە چاڕێگەی هاتووم مەسروفم چەندە کە تێکی خوێندنم و ئایا ژیان چۆنە لە کۆریا هەرێک لەوانە ئەتوانین بە ڤیدیۆچر و بە کاتی تایبەتی بۆ دابنین و ئەو زمینی کە لێرە هەیە دەیگوازینەوە و ئێستاکەش فەرموون ئێوە بۆ یەکەمین ڤڵۆگم بۆ هاتنە کۆریای باشوور سڵاوتان لێبێت ئەمڕۆ کە دەچین بۆ کۆریای باشوور بەمەبەستی خوێندن زا لە فڕۆکەخانەی هەولێرەوە بەڕێ دەکەوین سەرەتا دەچینە ئەستەمبۆڵ تورکیا بەتریش بەرەو ئێنچێنەرپۆرت واتە کۆریای باشوور بەڕاستی هەستێکی زۆر سێرم هەیە هەندێ بڵێ دڵم ناخۆشە و دڵشم خۆشە ئەم شتێکی خۆشە کەوا دەچی بەڵێن ئەو دەرفەتە هەبێت بە پێشم دەچم لێ دەخوێنم و هەمیش ناخۆشە کەوا بڵێن ماڵە و ماڵێن هەولێر و کوردستان بەجێدێڵی بەڵام ئینشاڵڵا هەموو شتێک باش دەبێ و دەگەڕێینەوە و سوودێکی زۆری لێ دەبین ئەوەش گەیشتینە مەتاری هەولێر سەرەتا هاتین بۆ گەیتی یەکەم ئێستاکە لە گەیتی یەکەم چاوەڕێی ماڵەوە و وەروە هەندێک برادەری دەکەم کەوا دێن بمبینن پێشەوەی بڕۆین خواحافیزیان لێ بکەم هاوڕێ خۆشەویستانە خەو خێر بن شەریکەی زۆر وەفانە ئەگەر برادەری خۆشەویست لێ هاتن حەمەد ڕۆین تینە چۆندەر باشی لای کیم جۆن ئۆن چاوانە سەلامی گوی پێرا دەگەین ئینشاڵڵا زە ماشەڵڵا لەو کاتی بەفریش دەباری کەوا بەڕاستی شتێکی زۆر جوان بوو ئێستاش دەچینە بۆردینگ پاس و چێکینگ ئێستاش دەچینە لای ئێرانەکەی خۆمان و جانتایەکانمان شەحن دەکەین ئێستا بەس دەوێت چینی گەتێک خۆمانە دێت چاوەڕێ دەکەین
Çok seyrek değerli dostlar. Saat yazdı. Buraya da gelin. Önce برو گیتی دوچار لەوێن دەریش چاوەڕ دەکەین تاوەکو کاتی ڕۆشتنی تایارەکەمان دێت. Sayın yolcularımız, Türk Hava Yolları uçuşuna hoş geldiniz. Uçuşumuz sırasında until the seatbelt sign is off. When needed, you can release it as shown. Before the flight, extension and loop belts are given out by the cabin crew. جاوەی باش بوو گەشتەکەمان بۆ ئەستەمبول کاتێکی زۆری نەخایەن بۆ زووتر گەشتینێ لەو مۆعیدەیە کە خۆیان گوتیبیان دەگەینە. وەروها ناو تایارەدا کاک شێرزادمان ناسی. کاک شێرزاد خۆشەویست هەندێک قسەمان کردو، بەڵام لەو ڤیدیۆیەدا دەرنەچووە لەبەرەوەی زەمایکەکەم شحنی تێدا نەما بوو و ئاگاداریش نەبووم، بەڵام زۆر خۆشحاڵ بووم بە ناسینی و باسی خۆی کردو. هەردووکمان بەیەکەوە چوین بە ئەستەمبول، بەڵام دواتر جیابووینەوە. کاک شێرزاد چەندین ساڵە لە بەڕێتانیا دەژی. ترانزیتەکەی ئەو لە بۆ لەندەن بوو، بەڵام ئەوی من لە بۆ کۆریایە، بۆیە خواافیزمان لێکی کردو و هەروەها ئەو وێنەیەشمان گرت بۆ یادگاری. ئەوەش گەیشتینە ئەستەمبول. زۆر باشتر گەیشتنە ناو مەتاڕی ئەستەمبول. جا پێویستە ئێستاکە بچین بۆ ئینتەرناشناڵ ترانزیتمان هەیە. ئەوەش ئینتەرناشناڵ ترانسفەر، مان بڵێن ئەگەر ترانزیت هەبی ئەو کاتی پێویستەکە بێ ئێرە زۆر چاکە. ئەگەر بچین ئێرە هەموو ترانزیتی هەبی دەنێرە لێرەش گەیتێکی خۆت دەبینیەوە و تایارەکەی خۆت کە لەسەر لە هەولێر بەیانداین زاوەڕ دەکەیت تا تاری دەش دووبارە هەڵدان بە چێکینگ و شتانە دەکرێتەوە. ساعت 5 شتێک وەرە دەکەی لێرە دەبینی و جا دیزاین بۆی دیزاین کە گیتەکە شێنە سێری پێین و چینە گێتەکەی خۆمە گەیتی D8. طبعاً گەیتەکەش زۆرە دیتەوە کە ترانزیت هەبوو ئینتەرناشناڵ ترانسفەر شاشەکان تۆزێکی جەهازە. ئەوە جیازەکەیە لێندن ناوچەی ئەستەمبول. خۆی ڕاست پێت دەڵێ فلایتەکە دەنووسی پێت دەڵێ کە لە کام گەیت. کە جاری هەیە ئەناونس نەکرایە حالەتەن نیو ساعتێک بەژوختە ئەجا با بڵێن وڵات دەکرێتەوە گەیتەکە و باوەی معلوماتەکانی گەستەکەت. چنی گەیتەکەی خۆمان گەیتی D4وانە باش ئاگات دەبیت کە جارێک کاتەکەت دەگۆڕێ تاخیر دەبی لەوانێت تۆزێک زووتر بەڕێکەوەی زۆر ئاگاداری بێت. D8 هەر لەو ناوەیە زۆربانەوەیە. پێش گەیتەکەمانیش پڕی کۆریە گومان ئەوە دەچینە ناو دارەی کۆریە. طبعاً لە ئەستەمبوڵڕە 15 تا 16 ساعت پێ دەچی زۆر دوورە.
لەو تارەشدا دوو کە سوێنێم ناسی ئەوژ و پیاوێکی کۆری بوون کا بڕاستی ڕیان زۆر خۆش بوو وە قسەی زۆرمان کرد ئەوەی لای من سیر بووکەوە تەمەنیان زۆر بچووک دیار بوو کەچی پیاوەکە تەمەنی 16 سار بوو و ئافرەتەکەش تەمەنی 53 ساڵ بوو. دو شتێکمان خوارد بەڕاستی زۆر مادی بووین جا کاتی نووسنە جا هەڵمدا هەرچۆن نەگوێت 2 ساعتێک بوونم ئەو شاشێشە بوو کا پێی دەگوتین سعادی کوردیوە لە ئەستەمبوڵ و هەروها ساعت چەندە لە کۆریا و چەندیشمان ماوە بۆ بگەین بە کۆریا تیارەکە بزەبت لە چێنەرە تەوان ئەو 15 ساعتی کە گەشتەکە دەیخانێ وتیبیان لە تیکتەکە مەبەستیان لە جیاوازی نێوانیان بوو کەوا بە هەمووی با بڵین 9 ساعت بۆ 10 ساعتی پێدەچێت ئەگەر تاخیر بێت ئەگەر زووش بێت لە کاتی خۆی ئەوە بە 9 ساعت لە ئەستەمبوڵ دەگەین بە کۆریا. ئەوش تقریبان گەیشتینە کۆریا توانین بڵێن ئەوە ئاسمانی کۆریایە و تقریبان لەوانەیە 20 دقیقە نیم ساعتێشتر بەتەواوەتی تیارەکە بنیشێتەوە و هەموو شتێکمان تەواو بێت و بێنە خوارەوە. ئەوش گەیشتینە لە مەتاڕی کۆریا ئێستاکەزێ بچینە ئیمیگرێشنی تاوکەین پاش ئیمیگرێشنی بچین باگەج کڵێمی هاوڵێنجانتەکانمان بەگرێ پێشوەختە ناومان تۆمار کردێ بزانین چڕەتدا هەچین بەشی ئیمیگرێشن I'm sorry. Oh, sorry. Thank you. بیانی بی پێویستە بێ ئەو لایە چکە پێویستە بچی ئیمیگرێشنی تا ئیمیگرێشن ئەوە باشی ئیمیگرێشنە تانی پێش وەختە کە بێ کۆرێت بە ئۆنلاین تەقدیم بکەین ماشتا ڕۆژێک پێش وەختە زامی جۆشتم کردیە لێ شتەکەم زۆر ئاسان دەبی دڵنیە زان پێویست ناکەم شتێ بڕکەمەوە جا لە جاتی کە غەزانە پڕکرێتەوە توانی هەر بە ئۆنلاین پێش وەختە هەر لە گۆڵ سێچ بکەین توانی ئێڕەڤڵ کارت پڕ بکەیتەوە معلوماتی بەڵێن گەشتەکە دۆشتانی پێت دێت و هەرکەمتەش لە 5 دقە و لێرە پێویست ناکە ئەو کاغەزە بکرێتەوە هەموو شتت حازرە یەکسەر دەچێ بەشی ئیمیگرێشن ئیمیگرێشنمان تاوا کرد بەوان دەبسیار لێ دەکا سەلەن تێ چەند ببینیەوە گەران جۆ سەفەرەنسانای هەفتەکە ساری لە من نەکرد چکە بەر لە بەخینێ خۆیان دەزانن ئۆڕەدی لێ پشکلێ نییە ئەویزەکە ویزی خوێندنە قوتابیە جا سەبەر بە کاتی گەیشتنەکە تەبعا سەعات تەقریبەن 9 گەیشتم 9 زووتر بوو ناڵە نەبوو 8:30 لە 8:50 ئەو دەورە دەبوو ئیدی ئێستا کەش عالیە تقریبا
نو 20 دقيقة كميرجيشن تابو استماع الفاشة باقي جاكت تاني كلا يمكن بابلين جانتاي كان دقيقة وبلاي قد مكشي على أساس ساردا زنازين يعني مطار حاليا قرمة ناقص دي دلين وذا وش تبين دي ليرة فاش عشية زازاي كات بيدرجتش ما 0 نص دقيقة زاري 0 تشكل دكتو هذا اسطنبول راتيا نوزة دري الرايف جيشتيا حاليا المطار زور سهولة من رقم نص دقيقة تلي وقرينا زور سهولة كاتك زور هادئ مشكلة الخواري ما تني خواري نظام توقفتنا سوي يازدي إنشون إيربورت وش طبعا هو إنشون إيربورت هيك لا جورترين أفضل معلوماتي مزانم جورترين مطاري أولين كوريا يا أجا بابا ماريج بريم كيف قلت الناس كذي استخدميان ما خمي من يانا وستم لكن وان 6 ساعات اوان لباشتر يعني اما لكوريا 6 ساعات لبيشترى هلا فينا تقريبا نستاك الساعة 6 نيوا 6 دقيقة ودوري زيستبا نعم هيك عشان لو ما قدرين كمو وفي خميان نبي اوش مملكتي كوريا قابين استاذ سن اكزيتو سن درو اكسشينجو تاني بقرر ياخد تاني بتي ATM اللي بندر اوكي اكزيتش باشان اللي بتي مشتكى سيم كارت باشتكت بيوز اكزيتا كارت ندري اوش والله طاري كوريا انشون دي ليرة مشتشي اشتكت بيوز بي عبرين كارتي راس نيجيش تبي يعني تاني هطن استقبلوا منها تكتي بصي بكري يعني اشتكت بي يعني ليرة كاش ATM هي إذا ما مزباشتك ما فيست مزباشتك ما فيستا استقبلوا منها بس تكتايم دي بباري بكارت كانش حتى أنا خومن QI أكيد نميجدك حنا بس ناس باي يجدكات نوزانو طبعا تاقشي دكينو هردوك ما فيها هردوش تيز دكين ATM مش هي زين هندا كاشش بدز دين بيست بكاششتا كل زول زي كان كاشش دخوا و بيست يعني مش بيبي هم كاش تبي هم كارت إذا كاش ثاني هل بلا رجع كارت ولا ATM هو دسينو تينا هندا باري كنا كاش QI بعدين كي كارتو هذا ناس بيش ما في زين كام يجدك 카드를 읽고 있습니다. 최근 자동화 기기에 카드 복제기를 붙인 Calling card. ونقدر نقول سبارات بكارت كانت كارتي شكل نكتن هذا ما تعرفنا شلون كان يترش هذيك الناس بيو كي كارتي كان كاري نكر روها نامشان بونات الله لبنك مركزي ورا استوى بلام او كارتي كي ايشي كيرت ارتي بانكو برادرك ارتي بانكي بيو وكارتك ايشي كارت زول حاصل اما عندك بارمان خركو دوا بكاش شكل خومن زي بزر كردو تاوكو جيشتين كدواتر حساب بانقي كوري ما مذكرته او شرشان مان هيز نامند بلام خوش يعني كارت كان خوش من هر همي ببكش ايش كردوا و پاسش تیا بکردین ده هر تا کان زور تاکسی چه مثلا تاکسی لیره سرقاته يعني خلك زور كرناي تشهر پاسوس بيشتانه استاذ لگر مستر يو دتي مستر يو sorry you yeah it's nice to meet you Mr. You لو صار لي زوجي زود صار ده طبعا فاني باشا صار يقولي زي مش تشتفتو بس براستي حتى بلي ريو رجل هرا صار ده كان ماينس ده ده صار ده كيف المكي جاكشانيا يو تاي سان اللي في الوقت انهم يو نشتوما Who are you? You. No, not me, you. Yes, I am you. 12 weather. Oh, -12. minus Oh. tomorrow. Tomorrow. Oh my
Yeah. But inside airport is hot. Good. Yeah. Very good. It's great. So where are you from? I'm from Kurdistan. How long is KDI? 3 hours No, or 2? 2 hour. 2 hour. 2 hour 20 minutes. 20 minutes. No traffic. It's 2 hour 50 minutes. yeah. It's far away. طبعا بگومان با پاس به زوزو باشترا خود باولين بقطار بلام راستی من زوزو بتقدم لهدس بتاكسياتو. داخلين للشارع يا اخو كسيجونغا. طبعا كلا سيجونغ اسلام كنا بايتختي نوێ لە زۆربەی دام و دەستگا حکومی شتانە هەن شوێنێکی فەرمیە گاستایەوە وێندە بەڵام نایانتوانین بکەنە پایتەخت بەس قەڵبارغیان هەندێک کە کورتۆ لەسەر سیۆلی زەمەش باڵێن داخلی و زانکۆیەکەوە لێوێندەرە لە شارەیە تقریبا 2-3 ساعات دوورە لە Very good. This is Kurdish music, Kurdish. ئەوەش گەیشتینە زانکۆیەکەوە یاخدا بڵێن داخیلەکەم چکاردێک کرد لە کنیەکە جا ئەلحەمدولیلا خۆی زادوی کوتاییدا گەیشتنە دۆرمەتۆریەکەمان و زۆر ماندینە بچین استراحەت بکەین. This should be the dorm. That's the dorm.
الحمد لله لە کۆتایی گەیشتین سوینە داخلی و هەرمان گرت و چەکیمان کرد و مەزبوطە یەکسەر سرعاتە چ بکەم ئەمەش بەش یەکەمی وڵەگەکەمان بوو جا گەر بەدڵتانەوە تانێ بەردام بووم لەو جۆرە ڤیدیۆنە باسی ژیانی داخلی و زانکۆیەکە و خوێندنی داتا ساینس لە کۆریە باشوور چۆنە ئەوڕێ خۆتان بنووسن لە کۆمێنت و لایکی ڤیدیۆکە بکەن تا کاتێکی دیار خواتان لەگەڵ.